دیارە ئەوڕۆ بەداخەوە لە شاری سۆران پێش نیوەڕۆ ڕووداوێکی کوشتن ڕوویدا. ئەویش هۆیەکەی دەگەڕێتەوە سەر ئەوەی چەند کاسبکارێک دیارە پرۆژەیەکی شارەوانی لە ناوبازار هەیە، جادە لۆیان دەچی، شەقامیان پێش هەندێک دوکان و ئەوانە دەچی دەڕوا لە بەرتێک نەگەیشتن هەردوو ئەو هەندێک کاسبکار لەوێ دەرێ ڕەسیفیان لۆ دروست ئەکرێت لەگەر شەقامەکەی، هەندێکیان ڕازی نەبووین ئەو ڕەسیفە دروست بکرێت، هەندێکیان دەیانویست دروست بکرێت. جا لە نەتیجەی ئەوەی کێشەیان لەبین لە نێوان دروست بووە و بوویتە دەمەقالی و بەدەست لێکیاندایە، دواتر گەیشتی تا ئەنجامی ئەوەی یەکێکیان با دەمانچە تەقەی کردیە و بوویتە هۆی کوژرانی نەفرێک و بریندارکردنی سێ کەس. بەڵام ئەوەی جێی دڵخۆشیە هەر دوای ڕووداوەکە لە سۆران لێرە ئەمە وەکو دەستگا ئەمنیەکان پۆلیس و ئاسایش لەگەر سەرۆکیەکەی کارجێڕی لەسەر خەت بووین و وەکو یەک تیم ئیشمان کرد کە دوای دوو کاتژمێر توانرا تاوانبار دەستگیر بکرێ کە ئێستا لە ژێر تەحقیقە و ئیفادەی وەردەگیرێ و تاکو ئامادە دەکرێت لە بەردەم دادگا. ئەو زانیاریانە ئێستا لە بەردەستە وەکو کاسبک لەوێن دەرێ ئەو تووشی ئەو ڕووداوە بووە، زانیاریمان هێشتا پێ نەگەیشتێ ئەوە بەخۆی پیشەی هەیە یاننا، بەڵام چەند دوکانێکی دروست کردیە لە ناو بازار، ئەوانی دیکەش تەرەفی دی ئەوانەی کە کوژرا و برینداریان هەیە ئەوانیش کاسبکارن لە ناو بازار دوکانیان هەیە. جا دوای لە نەتیجەی تەحقیق بۆ دەرەکەوی مەسەل دەرەکەوی دێچێ پیشەیان چێ و چ نییە. شارەوانی پرۆژەی خزمەتگوزاری لەوێن دەرێ بردیە، بەڵام ئەو دوو کاسبکارانە ئەو دوولایەنەی کە کاسبی دەکەن لەوێ دوکانیان هەیە کێشیان لە نێوان دروست بووە، شارەوانی چ بکە. گرنگ لە لایمە ئەوەیە چۆن احتیوای ڕووداوەکان دەکەین، چۆن تاوانبارەکان دەستگیر دەکەین. طبیعی ئێوەش بەخۆ دەزانن، ینی سۆران بەدەر نییە لە هەموو دنیای، لە هەموو دنیای شەڕ و کێشە هەر دەبن، کوشتن دەبی، دزی دەبی. گرنگ ئەوەیە ئایا پۆلیس ئاسایش تا چەند ئەتوانی احتیوای وەزعەکان بکە، تاوانبارەکان ئامادە بکە لە بەردەم دادگا، ئەوە گرنگە.